بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لە گفتووەکردن لەسەر تەوەری سەرەکی ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە کە تایبەتە بە تەمدید یاخۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی تر. کاکەدنان پێشنەوە بڕەکە پرسیارێکرد لێکرا ئەگەر بیرت مابێت. بیرم چی جۆجار هێشتا لە ڕاستیدا سەرۆکی هەرێم کەسایەتیە و کەسێکی ئەم وڵاتەیە معسووم نییە و لە نێو هالەیەکی مقدسی ئەو تۆ دانەنراوە کە کەس ناتوانێت ڕخنی لێ بگرێت و لە سەروی ڕخنەوە بێت لە سەروی متابعەوە بێت. یەکێک لە کێشەکانی ئێمە لە سیستەمی پەرلەمانی ئەم خولەماندا ئەوەیە کە ئێمە ناتوانین محاسبەی سەرۆکی هەرێم بکەین. سەرۆکی هەرێم کێشەکان لەگەڵ بەغداد توندت ئەکات، سەرۆکی هەرێم خەریکە ئەعلانی حرب بکات، سەرۆکی هەرێم پەرلەمانی کوردستان بێ ئاگاترین دەستگایە لە هەموو ئەو پرسانە ناوبەناو بۆ زەخرفەیەک سەرۆکی پەرلەمان ئەوە بانگەکەن بۆ کۆبوونەوەی ئەو مەجلیسانەی کە ئەیکات سەرۆکی هەرێم. ینی کێشەیەکی گەورێ تۆ پەرلەمانیش نتوانێت محاسبەی سەرۆکی هەرێم کە یا گفتوگۆی لەگەڵ بکە لانی کەم کاکە محاسبە نا گفتوگۆی لەگەڵ بکات دانیشە لەگەڵ بزان تۆ چیت کردو چیت نەکردو و مەفروضە چی بکە. سەرۆکی هەرێم لای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کەسایەتیەکە ڕێز و حرمەتی خۆی هەیە و من بەدڵنیاییشەوە لێرە ئەڵێم ئەوەندەی بزوتنەوەی گۆڕان حرمەتی لە کاک مەسعود گرتووە لە ماوەی ئەم ماوەیەدا کە سەرباری هەموو ئەو کارانەی کراوە، سەرباری ئەو توندیەی لە مۆزوعی دەستور و لە مەسائلەکانی ترۆ ئەو بی هەڵوێستیانە لە کۆمەڵی مەسائلی گرنگی لە دوای هەفتەی شوبات و یاساکانی پەرلەمانەوە ئەنەکراوە بزوتنەوەی پێم وانییە هیچ کەسێکی تر ئەبەو شێوەیە تەحملیشی کردوێتی کردێ بۆیە بزوتنەوەی گۆڕان قەت نەچۆتە ئاستی تەشهیرکردن. تەنانەت ئێمە لە پرسی سەرۆکی هەرێمە کەسێک کە ناوی کاک مەسعود بەرزانەی خسمانەتە لاوە. ئێمە قسەمان لەسەر سیستەمە، قسەمان لەسەر هەر کەسێکە، قسەمان لەسەر ئەو کەسەیەکە ئەو بۆشایە پڕکاتەوە لە مۆزوعی دەستوریشە. بەڵام کە دێت بەم شێوەیە کە ئێستا بینیمان لە ڕوونکردنەوەی پەرلەمان لەم یاسایە لە هەموو ئەو ڕوونکردنەوەی تر کە دانراوە ئەبینین تەنها کێشەکە کورت دەکرێتەوە. هەموو کێشەی کورد، ئایندەی کورد، پاشە ڕۆژی کورد، وەزعی کورد، تەنگەژەکە، دەستور هەمووی کورت دەکرێتەوە لەوەی کە ئەم کورسیە بۆ کاک مەسعود مێنێتەوە کە ئەوەی لێ دێت لە ڕاستیدا ئێمە ڕخنە لەماگرین و پێشمان وایە کاک مەسعود ئەگەر ئیجازە بدەیت کاک مەسعود بێ بۆی پرسیارەکان هەمووی بکرێت وەکو کەسایەتیە خاوەنی تاریخی خۆیەتی و کاک مەسعود بە بەرچاوی خەڵکی کوردستان وتوێتی دەبێ هەڵبژاردن بکرێ و کەسی لە سەروی یاسانیە کاک مەسعود دەبێ واژۆی ئەمە نەکات و ئەمە بەکارێکی نایاسایی بزانێت چونکە بە نایاسایی ئەوە خودی ڕاوێژکارێکی پەرلەمانی کوردستانە تەعنیەکە، ڕاوێژکاری پەرلەمانی کوردستانە تەعنی ئەمە کاڵێوە دەسڵاتی پەرلەمانی کوردستان نییە کە تەمدیدی سەرۆکی هەرێم بکات و لەسەر میلاکی پارتی دیموکراتی کوردستانیشە گۆڕان نییە. کەواتە کاک مەسعود دەبێت بۆ شخصەتی خۆی و بۆی تەشیری پێ نەکرێ و بنەبێتە کەسێک ناو خەڵکەوە تەشیری پێ بکرێ بڵێ سەرۆکی ماوە بەسەرچوو و بۆ مەکانەتی خۆیشی لە ئیقلیمی و لە ناو عێراق و ئەبەدا دەبێت دژ بەم یاسایە بوەستێتەوە. بەڵێ شۆخ بەڵێ ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان پرسیارەکەت بۆ کێ بوو؟ بۆ کاک عەدنان عوسمان ئەوەیە پرسیارم بۆ ئەوەیە. ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان دەستورمان نییە تا بڵین بەپێی ئەم هەمومان بگەڕین بۆ دەستور و بڵین ئەمە بەپێی ئەم دەستورە بەپێی ئەم قانونە ئەمە درێژکردنەوەی سەرۆکایەتیە شتێکی غێر قانونیە. لەبەرەوە ئێمە مجبورین هەمومان بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان و مەرجعیەتی یاسەدانان ئێستا پەرلەمانی کوردستانە. ئایا ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێوە پەرلەمان ڕەت ئەکەن و زۆرینەی پەرلەمان ڕەت ئەکەنەوانە؟ بەڵێ کاکەدنان کۆمنت ئەو پرسیارێکی بەجێ کردە ئەو خوشکە بەڕێزەمان لە ڕاستیدا ئێمە کێشەی فراغی یاسایی و دەستوریمان نییە بۆ مۆزوعی سەرۆکی هەرێم. یاسایەکمان هەیە پەرلەمانی کوردستان دەری کردەوە چەندی جان هەمواری کردوەوە ئەم یاسایە باس لە هەموو ئەرکەکان و وەزیفەکان و شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمەکە. بۆیە لە مۆزوعی ئەمە تا 10 ساڵی تریش تا 10 خولی تریش کوردستان لەوانەیە هیچ کێشەیەکیەوە نەبێت کە دەستوری هەبێت. من لەگەڵەوەم دەڕۆژی تر دەستورمان هەبێت دەستورێکی دیموکراسیانە، بەڵام ئیشکالیت یا با بڵێن فراغێکی دەستوریمان نییە بۆ چکە یاسامان هەیە. ینی کوردستان بۆ بۆشایی دەستوری هەوڵی داوە پەرلەمانی کوردستان کۆمەڵی یاسایی دەرکردووە. ئەم لەم یاسایانەدا بە هیچ شێوێ نەباسی تەمدید ئەکرێت، نە تەمدید بۆ پەرلەمان ئەکرێت، نە تەمدید بۆ سەرۆکی هەرێم ئەکرێت و باسی ئەسبابی موجبەش ناکرێت. ینی من بۆ نمونە بینیومە لە یەکی لە پەرلەمانەکانە ئیجازەم دەی لە پەرلەمانەکانە باس لەوە کرێ ئەڵێ پەرلەمان کە ماوەکەی تەواو و نەتوانرا هەڵبژاردن بکرێت بە گوێرەی یاسای هەڵبژاردنەکە پەرلەمان هەیئەتێک دروستەکان لەناو خۆی. پەرلەمان نابێ ماوەی خۆی درێژ کاتەوە، هەیئەتێک دروستەکان لە سەرۆکی فراکسیۆنەکان لە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئیدارەدانی شؤونی پەرلەمانی بۆی هەندێک فراغ نەک لە فراغی قانونی فراغ لە سوڵتەی تەشریعیان نەبێت. پەرلەمانی کوردستان ماوەی خۆی لەم یاسایانە باسی تەمدید نییە، لەم یاسایانە سەلاحیەت پەرلەمانی کوردستان نەدراوە کە ولم یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە صلاحیت بە پەرلەمانی کوردستانە داوە کە بۆ پەرلەمانی کوردستان هیچ صلاحیەتێکی لەگەڵ سەرۆکی هەرێمدا نییە جگە لەوەی کە محکەمەی دەستوری بەڵێ کاک دێری بەخێراتنیانەکەم پرسیارەکەم لە کاک عەدنانە. کاک عەدنان بزوتنەوەی گۆڕان ئەوزان پێی وایە کە دژی ئەو برارەیە کە پەرلەمان جێبەجێ کردووە بە کۆی دانگ و ئێوە بە ناشەعی دەزانن تەواوی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. بەڵێ ئێوە لە کاتێکدا ئەم قسەیەش کراوە کە نەوشیروان مستەفا پێی وا بووە بۆ ئاماژەی پێیاوە ڕاستی ئەوەیە کە نەوشیروان مستەفا
ڕەزامەندی خۆی دەربڕیوە بۆ دووبارە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بۆ ماوەی 4 ساڵ بەڵێ وڵامی ئەوە شدایەوە لە سەکانتە دووبارەش وەڵامی بیتەوە بەڵێ کاکە وازم ئەف خۆی دزیەوە لێی پرسیاری دومشمەوەی ئایا ئەو فۆزایەکە بۆی کاتی هاوڕێکانت دوو ئەم بەسیارم ماوە ئەو فۆزایەکە لەناو پەرلەمانە ناتانەوە بۆ ئەو بوو کە دڵی یەکگرتو کۆمەڵ دیسان بەدەست بێنەوە سپاس بەڵێ کاگەنان گەر بە وردی وەڵامی بیتەوە بۆی نەڵێت لە پرسیارەکە خۆی شاردوتەوە ئەڵێت ئەگەر وەڵام نەدایێت ئەڵێ ڕێخەری بزوتنەوەکە ڕازی ئەنیشتی بۆ ڕاستەوە یەکەم کۆی دەنگ نەبوو بەوی شێوێ ئەسڵەن نەکار دەنگدان هەر حساب نەکات لە پەرلەمانی کوردستاندا با پەرلەمانی کوردستان بە تەحەداوە لێرە ئەڵێم با کاسێتەکە لێدا چونکە ئەو لەقتانەی کە ئەیبینین هەر چەند ئەندامێک لە پەرلەمان ماوەتەوە نیسابی قانونی بۆ دەنگدان نەبووە نیسابی قانونی بێ زۆرینەی ئەندامانی پەرلەمان لەوێ بن بۆ پرسێکی وا گرنگ نیسابی قانونی تێدا نەبووە زۆرینەی پەرلەمانتاران لەوێ نەبووە دەنگ نەژمێراوە دەنگی دژ نەژمێراوە بۆیە نزیکە 75 دەنگ بوو نەخێر قوربان ئەو یاسایان بە چەند ئەندام کاکە ئەو فراکسیۆنانە زۆربەی ئەو فراکسیۆنانە کە لێرە ئیمزایان کردو یەک ئەندامن لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرم بۆیان یەک ئەندامن کاکە یعنی ئەمە نیویان یەک ئەندامیان هەیە هەر فراک خۆی و فراکسیۆنەکەیەتی ئەندامیان نیە ئەمە ژمارەیە 75 ئەندام بڵێ 75 ئەندام بۆیە 75 ئەندام لێو دانیشتایە دەنگی بدایە کێشەش نییە خۆ دەنگیان ئەدا کاکە بۆ هەندێشت نەخۆشیشیان هێناوە دەنگیان پێداوە کێشەم لەسەرەوە نیە بەڵام کۆی دەنگ نەبووە ئۆپۆزیسیۆنیش دەنگی 1 ملیۆن هاوڵاتی ئەم وڵاتی وەرگرتووە 1 ملیۆن دەنگی صحیح ئەم وڵاتی وەرگرتووە ئۆپۆزیسیۆنیش ناڕزایەتی نواندۆ اعتراضی کردو بەرام بۆیە ئەمە یەکەم بە هیچ شێوەیە کۆی دەنگ نەبووە و ئێمە پێش هەمووشت ئەو هەرایە کە پێی ئەوترێ ئێمە هەرامان بەرامبەر بە ناوەڕۆکی یاساکە نەکردووە کە ئەمە خۆی شایانی ئەمە فەزیحەیەکی قانونی گەورەیەوە لەگەڵ کاکەکانی کۆمەڵ و یەکگرتووە ڕەنجا بوو لە یەک ئێمە کێشەمان لەسەر یاسایی خودی جەلسەکە بوو نایاسایی خودی جلسەکە پێش ئەوی بێنە سەر ناوەڕۆک لەسەر نایاسایی بۆیە اعترازی ئێمە لەو مۆزوعدا اعتراز بوو لەسەر ئیدارەدانی جلسەکە لایەن سەرۆکی پەرلەمانە چونکە ئەمری پێکرا بوو سەرۆکی پەرلەمان کە ئەو جلسەیە لە ماوەی چەند دقەیەکە کە سەرۆکی پەرلەمان ئەشڵێت ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نۆشیوان مستەفا ڕازی بووە بە 4 ساڵ با ئەو وەسیقەمان بخاتە بەردەست کە کاکنۆشیروان ڕازی بووە بەوەی کە بکرێت کاکنۆشیروان و ئێمە و هەموو بزوتنەوەی گۆڕان و هەموو هەر سێلایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن سەرۆکی هەرێم دەبێت لایەن پەرلەمانەوە بژێت ئەمە دەسڵاتی کاکنۆشیروان نییە کە بڕیار بدات ئیجازەمدا دەسڵاتی کاکنۆشیروان مستەفا نییە بڕیار بدات کێ دەبێتە سەرۆکی هەرێم و کێ بۆی نییە ئەم یاسایە بوار بە کاک مەسعود بەرزانی نادا بۆ جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە لە پەرلەمانی کوردستان ئەگەر کاکنۆشیروان لە دڵپاکی خۆی لە حسنی نیەی خۆی اجتیهادێکی وای کردی یاساکە لێرە بوار بە کاک مەسعود نادای دەبێت ئەم یاسایە هەموار بوار بە کاکنۆشیروانیش نادا بۆ ڕازی بێت بەڵێ هیچ علاقەی بە کاکنۆشیروانە کاکنۆشیروان لەوانەیە لە حوسنیە و مەبەستی کاکنۆشیروان ئەوە بووە کە بڵێ ئێمە کێشەمان لەگەڵ شەخصانیە کێشەمان لەگەڵ سیستەمایە کێشەمان لەگەڵ کاک مەسعودە نیە کێشەمان لەگەڵ یاسایەکە یە کە دەسڵاتی بە سەرۆکی هەرێمدا ئێمە ئەمانەیە سیستەمەکە پەرلەمانی بێ پەرلەمان سەرۆکی هەڵبژێرێ کاینن منکان کێیە بابێ خۆی باس فەرموو بۆم دەرفەتە پرسیارەکەم یەک پرسیار بێ سپاس بۆ بەڕێز کامەرە سپاسەکەم ئێوە ویلاتی سەرۆکاتی هەرێمتان درێژ کردەوە دەڵێن هیچ قانونێک نییە لە دژی ئەوەی کە ئێمە ئەو بڕیارە دەربکەین باشە ئەتوانین لێرەوە بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن کە پەرلەمان بە دەنگی زۆرینە ئەتوانێت هەموو بڕیارەی دەرکە ئەگەر تەنانەت دژی خەڵکی هەرێمی کوردستانیش بێت وەکو یەک لەم بڕیانەی کە دەرکراوە درێژکردنەوەی سەرۆکاتی هەرێم پرسیارەکەشم هەر دووەم تێگەڵاوکردنەوە پرسیارە ئێوە نەبوونی هیچ کەسێکتان نەبووە بۆ پۆستی سەرۆکاتی هەرێم بۆی ئەمەتان درێژ کرد بەڵێ دکتۆر کاک بەرهەم گەر فەرمێ بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی کاک ڕێباز لە ڕاستیدا هیچ قانونێک نییە من دەڵێم هیچ نەسێکی قانونی نییە کە بڵێ نابێت تەمدید بکرێتەوە ئەوە یەک دوو پەرلەمانی کوردستان تاکە دەسەڵاتی تەشریعیە لە هەرێمی کوردستاندا کە قانونیەن و شەرعیەن دەتوانێت بڕیار و یاسا دەرکە جا ئەو یاسا و بڕیارانەی کە دەریان دەکا هەتا ئێستا من پێم وانییە هیچ بڕیار و هیچ قانونێکی دەرکردبێت کە دژی بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵکو پێم وایە هەموو بڕیارەکانی هەموو قانونەکانی لە خزمەتی خەڵکی کوردستاندا بووە بۆیە بەڵام هەر بڕیارێک دەری بکە هەر قانونێک دەری بکە شەرعیەتی هەیە پێویستە جێبەجێ بکرێت لایەنە پەیوەندیدارەکان جا لە کاتی جێبەجێبوونە دەردەکەوێت کە ئەم بڕیارە ڕاستە یا ڕاست نییە خزمەت دەکایە خزمەت ناکەوە پاشان مەجای تعدیلکردنەوە و پێداچوونەوە هەیە دکتۆر گەر وەڵامی ئەم پرسیارم بیتەوە لێ پرسراوی ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ بارزانی
هەڕەشەی گەڕانەوە بۆ زەمەنی هەڕەشەی گەڕانەوەی بۆ زەمەنی دوو ئیدارەی لە یەکێتی کردووە ئەگەر ڕازی نەبێت ئێمە ئەم قسەیە تا چەند بە دروست دەزانی ئێمە بەڕاستی ئەوە بە ڕسمیش ڕایگەیاندووە شتێک نییە بڵێ بەس قسە بێت بڵێ ئەو ئەم ماوەی ڕابردوو بەڕێز کاک ئازاد جوندیانی لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە وتی هەر قسەیەک من بیکەم وەکو وتەبێژی مەکتەبی سیاسی ئەوە تعبیر لە ڕەئی و هەڵوێستی مەکتەبی سیاسی بەبەست گەیشت پێتان وایە بارزانی ڕازیە بێ بم کاری کردوتانە ئیجازە بدە بەڵێ کوا بەڵگەیەک کوا زاناریەک لەسەر ئەوەی کە سەرۆک بارزانی وتبێتی تر هەڕەشەی کردبێت مطلقاً شتیوانە ئەمە هیچ ئەسڵ و ئەساسی نییە گفتوگۆ کراوە لە نێوان مەکتەبی سیاسی هەردوولا ئەگەر بەڕێکەوتنێکیش کرابە لە نێوان هەردوولا خۆپارتی بە زۆر واژۆی بە ڕێزانی ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نەکردووە وەرە دەبێت بە زۆر واژۆیکەن ئیرادەی هەردوولا ڕەزامەندی هەردوولا لەسەر ئەم ڕێککەوتنە هەبووە بۆ تاالبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی شاگای لەم مەسلەیە بووە من نازانم تۆ دەبێت ئەوان بپرسی ئێوە ئاگادارنین من بەش بە حاڵی خۆم ئاگادار بەڵێ فەرموو کاک بەرم دەرفەتە بۆ بەڕێز کاک عومەر نورەدینی کاک عومەر ئەتوانی دەقێکی یاساییمان پێ بڵێ کە ڕێگە بە پەرلەمان بدات ماوەی سەرۆکایەتی بە زۆرینی سادە پەسەند بکات ئەتوانی دەقێکی یاساییمان بێتێ فەرموو کاک حاجاری بەڵێ من هاوکاری هاوڕێکان وەستام لەسەرەوەی جواب بێتەوە دەقەکەیم خوێندەوە دەقەکەیم خوێندەوە ئەمە دەقێکە لە ڕۆژی 13/5/2009 پەرلەمانی کوردستان بە زۆرینەی زۆری ئەندامانی پەرلەمان بڕیاری داوە بە دەر لە حکمی مادەی سێم لە یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەمارکاری ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ دەکرێتەوە تاکو هەڵبژاردنێکی سەرۆکی نوێ بۆ هەرێم و دەست بەکاربوونی ئەمە سابقەیەکی قانونی و بەڵگەنامەی قانونیە ببوورە فەرموو کاک حاجاری بەڵێ فەرموو پرسیارەکەم تەنها بۆ کاک عومەرە بەڵێ ئایا پەرلەمانتارانی پارتی نوێنەری ئەم خەڵکن یای حیزبەکانن یا پێڕێکی ئەشۆمبیلان و بەس بەڵێیان لەسرە پرسیاری دووەمیشم زەمانە چییە بۆ ئەوەی کە جاریش کە حەڤەی شوبات دووبارە نەبێت بەڵێ فەرموو ڕووناخەنگەر بفەرمێت پەرلەمانتارانی پارتی تەنها نوێنەری خەڵکن یان تەنها نوێنەری حەزبەکەی خۆیانن زەمانە چییە کە حەڤەی شوبات دووبارە نەبێت ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکانی پارتی دەیسەلمێنین کە نوێنەری خەڵکی کوردستانین ئەو بەرنامەی لیستی کوردستانیش کە ئێمە لەوێدا وعد و بەڵێنمان بە خەڵک داوە دراسەمان لەسەر کردووە لە 1960 ئەو بەڵێنانمان جێبەجێ کردووە کە بە خەڵکی کوردستانمان داوە دەرفەت نییە دەنا بە بەڵگە بەداتا بە دیکۆمنت ئەم ڕاستیت بەسەلمەی کە ئێوە نوێنەری خەڵکی کوردستانن ئەڵێت ئاماژەی بەوە کرد کە ڕێکەوتنەکە بە دەستخەت نووسراوە و ئیمزای کۆسەد ڕەسوڵ و نێچیروان بارزانی لە سەرمە بەسم لە ڕێکەوتنەکەی یەک ڕۆژ پێش سی حوزەیرانە کە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ڕێککەوتون و هەمان ڕێککەوتنێنراوەتە ناو پەرلەمانەوە پارلەمانتارەکانی یەکێتی و پارتیش بە چەند فراکسیۆنێکی تریشەوە بەڵێیان بۆ کردووە و ناوەڕۆکی ڕێککەوتنەکەیان شەرعی کردووە کەواتە چۆن ئێوە تەمسیلی حزبی خۆتان و نوێنەرایەتی مەکتەبی سیاسی حزبەکان لە ڕاستیدا من دەپرسم ئەمە کاک عەدنان بەرنامەیەکیان هەبووە بۆ هەڵبژاردن بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بووە لە دووتوێی ئەم بەرنمەیەوە چەند دەقی قانونیان هێناوە پێشکەش بە پەرلەمانیان کردووە کە تعبیر لە سیاسەتی بزوتنەوەکەی ئەوان دەکات واتە زۆر ئاساییە کە تۆ کۆمەڵک بیر و بۆچوونی سیاسی هەبێ کۆمەڵک بەعدووەڵێنت دابێ بێ ئەم بیر و بۆچوونانت ئەم بەرنمەیەت ئەم پرۆگرامەی کە لە ناو حیزبەکەت هەیە لە کۆنگرە پەسەند دەکرێت بیهێنی بیکەی بە دەقی قانونی بیکەی بە پرۆژەی قانونی پێشێر بە پەرلەمان بۆ نمونە باس کراوە بۆ نمونە ئەمە بەڵێت بۆ بە خەڵک دراوە کە ماوەی سەرۆکایەتی درێژ بکرێتەوە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە لە زمنی ئەو بەڵێنانەیە کە بە خەڵتان داوە من ئاماژەم پێدا ئێمە بەڵێنمان داوە کە لە داهاتوودا ئەم وڵاتە ببێت بە خاوەنی دەستور هەر لەبەر ئەوەشە کە تەمەنی سەرۆکتان درێژ کردووەتەوە لە ڕێکەوتنەکەی ئاماژە بەوە دەدا پێویستمان بە گفتوگۆیە بۆ ئەوەی جۆرێک لە هاوسیارێکی لێکردی وتی گەردکتۆر پێم بڵێت ڕەبتی نێوان سەرۆکی هەرێم و دەستور چییە؟ زۆر هەیە کاک عەدنان دەڵێ
ئەم قانونە ڕێگا نادا بە سەرۆکی هەرێم ئەم جارە خۆی هەڵبژێرێتەوە من دەڵێم ڕێگای پێدەدا کەواتە دیسان ئیشکالیەتی قانونیمان هەیە من بۆچوونی خۆم هەیە پاساوی خۆم هەیە حجەی خۆم هەیە دەمەوێت بیسەلمێنم کە ڕێگای دەدا ئەویش بیر و بۆچوون و پاساوی خۆی هەیە کە ڕەنگە بڵێ ڕێگا نادات خۆی هەڵبژێرێتەوە ئەم ئیشکالیەتە قانونیە لەکوێوە سەرچاوی گرتووە لە غایبوونی دەستورەوە ئەگەر ئێمە دەستورمان هەبێت ئیجازەم دە سێ خاڵ باس بکەم جارە یەکەم ئەوەی کە ئەگەر ئەو یاسایە بوار بە کاک مەسعود دەدا خێرە کاک مەسعود خۆی هەڵنابژێرەوە و هەر خەڵکێکی تر خۆی هەڵبژێرێت و بڕاتە پرۆسەی هەڵبژاردنەوە ترسیەوەی هەیە کە ئەو ڕێژەیە کە جارەکەی تری هێنا نێنێت و ئێسایەکەتی نیشتیمانی دەنگی پێنەدا یا مەسلەکە چییە ئەگەر برادران کاک عومەر و برادرانی تری پارتی سوورن لەسەر ئەوەی کامی یاسایە بوارەدا خێرە ئەم تەنگەژەیە گەورە دروستەکەن لە کورسانە خێرە کاک مەسعود بچووکەکەنەوە تا ئاستی ئەوەی کە خێری پێ بکەن بڵێن بە مەرجە جارێکی بۆ جاری دووەم بۆی نییە لە ڕاستیدا ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە بۆ کەسی کاک مەسعود کە لە یاساکە کە ئیتر بۆی نییە کە ئیتر بۆ دووەم جار بۆی نییە کاک مەسعود ئەگەر ئەو یاسایە بواری پێدا کە بە دڵنیاییەوە بواری پێنادات و هەموو فقەهای قانون باسیەکەن جگە لە برادرانی پارتی دە باشە کاکە خۆ محکەمەی دەستوری بەغدا جارێکی تریش ئێمە شکوای لێ بکەین ئەیدۆڕێنین و جارێک ئێستا پارەمانی لەبەرەوەی شکوا ناکەن چونکە بێپاری داواکەش بدەین لەبەر ئەوەی فەرشی سوور کە بۆ مالکی ڕاخرا لە هەولێرە یەکی لە حکمەتەکانی ئەم سەفقەیە و ئەم موامرەی گەورەی بوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمە هەموارکردنی ویلایەتی سەرۆکی هەرێم تۆ ئێستا ئاماژەت بۆ خاڵێک کرد کە یەک ڕۆژ پێشەوە مەکتەبی سیاسی ئەوکرا ئەمە لە سی شەشە هێنراوە بۆ پەرلەمانی کوردستان لە سی شەشە هێنراوە لە سی شەشە لە لژنەی یاسایی کە ئەبێ 120 سەعات لانی کەم لە حاڵەتی زۆر زەرورەتە 120 سەعات مناقشەی لەکرێ 120 دقیقە مناقشەی لەسەر نەکراوە یەکسەر راپۆرتی کلێشەیە حاضر کراوە هێناوە ناو پەرلەمانی کوردستانەوە 36 هەر ئەو ڕۆژە بەو پەلەپرۆزی خاڵی سێم زۆر بە کورتی بێ پێم وایە کات بەرەو کۆتایی ڕاو دوو پرسیاریش ئەمە زۆر گرنگە من پێم وایە ماوەیەکی زۆریش لەو قەناعەتم کە برادرانی پارتی تەنها بە بانێک و دۆهەوا لەسەر ئەو پرینسیپە کارەکەن تەنها لەو ڕۆیە کە ئەو یاسا لە قازانجی خۆیانە بێ قسە لەسەر شەرعیەت و لەسەر دەنگدانی پەرلەمان و لەسەر حرمەت و مەکانەتی پەرلەمانەکەن ئەگەر وانە خێرە پەرلەمانی کوردستان دێبدەنگەدا لەسەر بڕیاری ژمارە دووی پەرلەمانی کوردستان لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات و لە 111 ئەندامی پەرلەمان زیاد لە 100 ئەندامی پەرلەمان دەنگدانەکەی پێرێ دەنگدانێکی زۆر ناشەرعی و نسابی قانونیشی نییە بەڵام دەنگدانەکەی بڕیاری ژمارە دووی پەرلەمانی کوردستان کە دەری کرد تەنها 5 ئەندام پەرلەمان اعتراضی لەسەر ئەو بڕیارە هەبوو و گەورەترین شەرعێتیشی هەیە کەم لە مێژووی پەرلەمانە ئەوا بۆ کۆدەنگیە زۆربەی زۆری ئەندامانی پەرلەمان بە برادرن یەک ئەندامی پارتی دەنگی پێدادا فقط یەک ئەندامی پارتی زۆری لێ دەنگی پێدا خێرە ئەوە بە شەرعی نازانیت کە پەرلەمان بە خۆی بڕیاری لەسەر داوە خێرە ئەمەی ترکە نیوەی پەرلەمانیش دەنگی پێداوە بە شەرعیە زانیت بەڵێ سوپاس ڕووناک خان پرسیارەکە بەڵێ بە خێراتنی میوانەکانەکەم یەکەم جار منە حەزەیەکم بۆ ئۆپۆزیسیۆن هەیە ئەمەوێت ئەمەش وەکو حەو خاڵیەکە و پاکێجە 22 خاڵیەکە و حەڤەی شوبات بەسەر ئۆپۆزیسیۆن ناتێنە پەڕێت و بەسەر میلەتە پرسیارێکیشم بۆ کاک عومەر لە نەوەیەکەوە پارتی خوێنی ئەم میلەتە ئامژێت بە سامانی وڵاتەوە بە گومرکی برایم خەلیلەوە بەنەوتەوە پرسیارەکەم ئێستەلەوە پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەم 2 ساڵی کە چی ماوە بیخوا دووە 2 ساڵی کە درێژە کاتەوە بۆ خۆی فەرموو کاگالان بەڵێ کاگدان پێم وایە پرسیاری بۆ تۆ نەبوو بەڵێ خێر بۆ من ئەمە بەڕاستی پرسیار نییە بۆ سەرۆکی هەرێم بەرنامەی کاری سەرۆکی هەرێم چیە بێت سەرۆکی هەرێم بەنیازە لەم 2 ساڵەیە چی بکات من گوێم لە هەندێ وشە و تعبیر بوو بەداخۆم بۆ زمانی قسەکەناڵەکە ڕای شخصی هەتا بە نسبەت کاک عەدنانیشەوە مەسەلەی بانێک و دووهەوا و ئیتر بێ هەڵوێستی و بچووکردنەوەی کاک مەسعود و من دەمەوێت بڵێم مەسعود بارزانی خاوەنی شەرعیەتی تەریخی و شۆڕژگێڕی و پەرلەمانی و ئیرادەی خەڵکی کوردستانە بە هیچ کەس بچووک ناکرێتەوە سەبارەت بە بانێک و دووهەوا ئەمە ئۆپۆزیسیۆنە داوای حیوار دەکا و ئامادەی حیوار نابێ داوای تەوافق دەکا و تەوافق نابێ کامەیان بانێک و دووهەوایە ئێمە ئەجندای ئێمە ئەوەیە کە وەکو چۆن لە ساڵەکانی هەفتاوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پرۆژەمان بۆ هەرێمی کوردستان ئامادە کردووە نوسخەیەکی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئامادە کراوە پێشنیاری ئەوەی کردووە کە کەرکووک بکرێت بە پایتەختی هەرێمی کوردستان ئێمە دەمانەوێت ئەم وڵاتە بکەین بە خاوەن دەستور تا دەستور ببێتە چەترێکی شەرعی و قانونی ئەوتۆ کە لە ناو خۆیە
کە لە ناو خۆیە خەڵک جارێکی تر ڕێگان نەدا بە ناوی دژاتیکردنی دەسەڵاتەوە بە ناوی بارزانی دەکرێت لە خلال ساڵەیە ئەمە نیەتی ئەوە دەبێ هاوکاری بی دەبێ هاوکاری ئێوە دڵنیان کە سەرۆکی هەرێم لە کاتی گەڕانەوەی بۆ وڵات ڕازی دەبێت بەو کاری بەو پرۆژه یاسایی لە ناو پەرلەمانیەوە خستانە بەرنامەی کارە و دەنگتان لەسەر داو بە زۆرینەی دەنگ وەکو خۆتانەڵێن من ئێستا ناتوانم بڵێم ڕازی دەبێ یا ڕازی نابێ من پێم وایە لەسان ڕۆژی داهاتوودا بەڕێزیان دەگەڕێتەوە ڕەنگە دەرفەتی ئەوە ما بێت کە 15 ڕۆژ لە پێشە هەوڵ بەدا گفتوگۆیەکی سیاسی قانونی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بهێنێتە ئاراوە من دڵنیام بەڕێزی ئەم ڕاوێژ و گفتوگۆیە دەکات بەڵام ڕازی دەبێ یا ڕازی نابێت دەبێت بۆ ئەوی فەرموو کاگالان بە کاگعادنان بڵێم کە سافیرە لەیان و دەبەهاویشتن ئەو نیشانەی خۆنوانە و هیچ شتێکیانە لە پەرلەمانەکە کردویانە نازانم کە عادنان ئەم شەڕە بۆ چیەکەن لە کاتێکا لە دەنگانی پێشتر و ئەم دەنگانەش هیچ کاندیدێکیان نەبووە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەمە جوابیسیارە جدیانی کە لە ئێوە کرێت ئەوەیە کە ئێوە زانی وتانە کە ماوەی سەرۆکایەتی هەرێم درێژەکرێتەوە بۆیە کاندیدتان نەبووە یان کەسێکتان نەبووە کە شایستەی ئەوە بێت کاوڵاتیان یاریێمی کوردستان ئەو متمانەی پێ بدەن خۆی یەکەم سەرەتای باسی ئەوەش کرا کە لە سەرەتای پیلانەکە لەوەدا بوو کە ئەو وەفدەی دوو بەڕێزە کاک مەلا بەختیار و کاک فازڵ میرانی سەردانیان کردن و خۆیان داوایان کردکەوە بکرێت دواتر وتە بێژی سەرۆکی هەرێم وتی ئەوە داوای سەرۆکی هەرێم نەبوو ئەسڵەن تووڕەش بووەوە سەرۆکی هەرێم قەت لەگەڵ تەمدیدکردنانی ئەوە ئیجتیهادی شخصی خۆیان بووە ئیتر ئەوانیش دوورکەوتنەوە لە ساحەی مەسەلەکە بۆیە لە ڕاستیدا مەوزوعی تەمدیدەکە قسە و باسێکی لەسەر کرا بەڵام وەکو پرۆژەیە ئامادە بکرێت لەو ماوەیە برادرانی پارتی بە دوای مەخرەجێکی قانونیات بوون و ئۆپۆزیسیۆنیش لە مشاورەکردندا بوو ینی تۆ هێشتا مەجالێک ماوە بۆ کاندید خەڵک وردەوردە پەیتا خۆی کاندید دەکرد و وارد بوو ئۆپۆزیسیۆنیش کاندیدێکی بەهێزی خۆی لە ڕاستیدا کێشەیەکی گەورەی ئۆپۆزیسیۆن لەوە نییە کە کەسێکی نییە بۆ کاندیدکردن کێشەیەکی گەورەیە بۆ کە درێژ دەکرێتەوە ماوە کێشەکە لەوەیە کە تۆ چۆن ئەم سیستەمە چۆن با بکەین کە بگۆڕێت بۆی لە پەرلەمان هەڵبژێت ئێمە لەگەڵ پرنسیپی لە هەڵبژاردننی لە پەرلەمانن بەڵام بەڕێ قسە و باسێکی زۆر کراوە لەسەر ئەوەی کە تەمدید دەکرێتەوە و ئینەکان ئیجازەم بدە بەڵخوا یەک خاڵ هەیە لەسەر شەرعیەتی تاریخی حرمەتێکی زۆرم بۆ هەموو کەسایەتیەکانی کورسانەیە کاک مەسعود شەرعیەتی تاریخی هەیە پیاوێکی تێکۆشەرە جنابی مام جلالی شرعیەتی تاریخی هەیە جنابی کاک نۆشیوانی شرعی تاریخیە هەموو کە سوکاری شەهیدەکان و ئەنفال و ئەوانش هەموو شرعیەتی تاریخیان هەیە شرعیەتی تاریخی لە یاساشکێنی نییە شرعیەتی تاریخی لەوەدایە ئەو کەسا مێژووەکەی خۆی ڕێز لێ بگرێت و حرمەتی لێ بگرێت و لە پێشی پێشەوە بۆ سەروەری یاسا کاک مەسعود قسەیەکی کرد وتی یاسا لە سەروی هەموو شخصەکانەوە ئێستا کوردستان هەموو یاساکانی کورسان هەموار کراوەتەوە هەموو سیستەمی سیاسی لە کورسانە تێک دراوە بەس بۆ لە پێناوی شخصێکەوەتە لەم کوردستانە فقط یەک شخص هەیە لە سەروی یاسایە ئەو شخصا دەبێ ئەو شرعیەتە تاریخی کە من دڵنیام شرعیەتی تاریخی هەیە ئەو شرعیەت تاریخی لەوەی چەسپاندنی یاسا بەڕێزانگەر خۆتان ئامادەکەن بۆ ڕاپرسی دووەمی ناو بەرنامەکە کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن سوپاسانەکەم پرسیاری سەرەکی ئەم ڕۆی دووجار بیر بکەرەوە کە ئەمە ڕاپرسی دووهەمە لەسەری دەکرێت درێژکردنەوەی ماوەی من کە ئاگادارم کردنەوە اینجا دەست بە دەنگدان بکەن چکە دەنگکانتان ناچێت تا من ئاگادارتانەکەم کە منیش لە کۆنتڕۆڵەوە پێمەڵێن دەست پێ بکەن درێژکردنەوەی ماوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە دژی ئیرادەی خەڵکی کوردستان ئەگەر پێت وایە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە بەڵێیە ژمارەیەکە لەسەر ئامێرەکانتان ئەگەر پێتان وایە نەخێر دژی ئیرادەی خەڵکی کوردستان نییە نەخێرە ژمارە دووە لەسەر ئامێرەکانی بەردەستان ئەگەر بڕیاریشتان نەداوەتە ئەم ساتش دوای زیاتر لە کاتژمێرێک لە گفتوگۆی هەرێک لە دکتۆر نورەدینی و کاگان عوسمان ئەوە ئازادن فەرمون دەست بە دەنگدان بکەن یەک خولەکتانەیە گەردەنگدانەکە وردە وردە لەسەر شاشەکە دەرکەوێت تکایە درێژکردنەوەی ماوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە بەڵێ نەخێر بڕیارم نەداوە تکایە هەموو کەس دڵنیا بێ کە بە شێوەیەک لە شێوەکان دەنگی خۆی بات ئاگادار بن لە کۆتایی نزیکە بنەوە
سوپاس دەستان خۆش بێت بەڵێ گەر ئەرک نەبێت دوایەوەی من قسەکان مەکەم لە کۆنتترۆلەوە ئەنجامی ڕاپرسی یەکەم جاری بخرێتە سەر شاشەکە لە ئێستاە با ئەنجامی ڕاپرسی دووەم جار لەسەر شاشەکە بێت تکایە وەکووە بینن لە سەبارەت بەو پرسیارەی درێژکردنەوەی ماوەی 2 ساڵ بۆ سەرۆک یاریەم لەلایەن پەرلەمانەوە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە تکایە ئەنجامی ڕاپرسی دووەم لەسەر شاشەکە دەرکەوێت بەڕێزان ئەنجامی ڕاپرسی دووهەم بەڵێ دەستخۆش بەڵێ 54 یاخود لە 54 پێی وایە کە بەڵێ درێژکردنەوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم دژی ئیرادەی خەڵکی کوردستانە اختیاری نەخێر لە 45 یاخود 45 لە سەدی ئەم بەڕێزانی لێرە دانیشتون پێیان وایە کە نەخێر دژی ئیرادەی خەڵکی کوردستان نییە و تەنها لە سەدای یەک بڕیاری نەداوە نە بە بەڵێنە بە نەخێر گەر ئەنجامی ڕاپرسی یەکەم دەرکەوێت لەسەر شاشەکە بەڵێ داوا دەکەین کە ئەنجامی یەکەمین ڕاپرسی ناو بەرنامەکە لەسەر شاشەکە دەرکەوێت بەڕێزان تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم کاگەریارە ئەمە هی دوای گفتوگۆیە ئەمە هی دوای گفتوگۆکەیە بەڵێ پێم وابێ خەلەلێکەیە ئەو کاکەیە مشکلی چییە بۆ ناتوانێت بخاتە سەر شاشەکە خۆ یەکەم جار کە داوام نەکردبوو دەرکەوت بەس کە داوایەکەی دەرناکرێت بەڵێ بینەران بەنسبەت ئەنجامی یەکەمین ڕاپرسی ناو بەرنامەکەوە بەڵێ اختیاری بەڵێ لە 45 پێیان وایە کە یاخود پێیان وا بۆ کە بەڵێ دژی ئیرادەی خەڵکی کوردستانە و لە 123 ڕایان وا بۆ کە نەخێر دژی ئیرادەی خەڵکی کوردستان نییە و وەکو شێوازی هەمیشەی بەرنامەکەش بەشێکی باش لە ئەو بەڕێزانی لێرە دانیشتون بڕیاریان نەداوە چاوەڕێ بوون کە لە دوای گفتوگۆی ناو بەرنامەکە گۆڕانکاری لە بیرڕایان ڕوودات دووبارە یەکەمەوە لە یەکەم ڕاپرسیدا اختیاری بەڵێ 45 لە سەد بوو لە دووەمدا بووە بە 54 واتە زیادی کردووە دوای زیاتر لە کاتژمێرێک لە گفتوگۆ و اختیاری نەخێر لە 123 بەرکەوتووە لە دووەم جارە بووە بە 145 بە هەمان شێوە ئەمەش زیادی کردووە اختیاری نەخێر و لە یەکەم جارە 32 لە سەد یاخود لە 132 بڕیاریان نەداوە لە دووەم جارە تەنها 1 لە سەد بڕیاریان نەداوە دکتۆر زۆر بە کورتی کاتی بەرنامەکەم تەواو بۆ دوا قسەت وڵات دوا قسەم ئەوەیە کە من پێم وایە یەکێک لە ئیشکالیەتی گەورەی سیستەمی سیاسی ئەم وڵاتە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن لەم 4 ساڵی ڕابردوودا نەیانتوانی مۆدلێکی باش نمونەیەکی باش لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی پێشکەشکەن کە من تەمەنامدا کە چکا پێم وایە پێداویستێکی گەورەی سیستەمی سیاسی دیموکراسیە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی پێویستی بە لەفەی فیکە نییە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی پێویستی بەشکاندنی شاشەی تەلەڤیزیۆن نییە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بوتڵی ئاو بۆ خواردنەوە بەکاردەهێنێ نەک بۆ سوکاتیکردن بە شکۆمەندی پەرلەمان ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی سیستەمی ئەلکترۆنی قسەکردنی ناو پەرلەمان ناشکە نێوتێکی نادا ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دانیشتن لەسەر مێز بەکاردەهێنێ بۆ بە ئارامی قسەکردن نەک بۆ تەپڵکوتاندن شێواندنی ناقانونیانەی کۆبوونەوەکانی ناو بڕێت حتمما سیستەمی پەرلەمانی و بەڵێ سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان شکۆی پەرلەمان لەوەدا یاسا دەرکات لە قازانجی خەڵکتا بێت سیستەمی پەرلەمانی لەوەدایە کە بە گوێرەی بەرژەوەندەکانی ملت و بەرژەوەندە باڵاکانی ملت کار بکە سیستەمی پەرلەمانی لەوەیە ئیرادە بگرێتەوە بۆ پەرلەمان و بۆ ملت سیستەمی پەرلەمانی ئەوە نییە پەرلەمانتاران بە کۆیلە بکات و میلەتەکەیش بە عەبد بزانێت و پێی وابێت تەنها کەسێک لەم وڵاتە دەبێت بۆی تەمدید دکرێتەوە بۆی هەڵبژێرێتەوە و پێی وابێ هەموو یاساکان دەبێت ملی بابی تەنها لە پێناوی بەرژەوەندی و کورسی یەک کەسدا کە تۆ سەرۆکایەتیەک بەم شێوازە نائوسولیە نایاساییە کار بکات پەرلەمانتار وەکو نوێنەری گەل ڕۆیشتۆ بۆ نەک بۆی دانش
پیرۆزبوونەوەیکی عاقل و دەبە ئاو بخواتەوە ڕۆیشتۆ نوێنەرایەتی بەرژەوەندی باڵەکانی گەل بکات بەرژەوەندی میلەتەکەی بکات و ئایندەی میلەتەکەی دیاری بکات ئەندامی پەرلەمان لە حاڵەتی وا کە سەرۆکایەتەکەی بواری قسەکردنی پێنەدا کە تەنها وەسیلەی پەرلەمانتار قسەکردن زمانەکەیەتی کە زمانەکەی لێ قەتعکات مایکروفۆنی لێ قەتعکات ئەندامی پەرلەمان وەکو مافێکی سروشتی خۆی ناچارە پەنا بۆ هەندێک شێواز بۆ ئەوی دەنگی خۆی بکەێت دەنگی خۆی و ناڕزایەتەکانی خۆی بێ لە بەرەوەی ئەو سەرۆکایەتی هەموو پەرلەمان نیە سەرۆکایەتی لیستێکە و تەمسیلی ئیرادەیەکی دیاریکراوەکە لە پەرلەمانی کوردستانە ئێمە ئۆپۆزیسیۆنین بە بەرنامەی خۆمانەوە نەک بە زۆر سپاس بۆ کاگادان وسمان سپاس بۆ دکتۆر عومەر نورەدینی سپاس بۆ ئەو ئازیز و بەڕێزانی کە لێرە بوون بە پرسیار و بە دەنگدانەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەندتر و جوانتر کرد بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەرنامەی دووجار بیرکەرەوە لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبووکە لەسەر شاشەکە دەردەکەوێت تا بەرنامەیەکی تر و دوو جاری دیکە بیرکردنەوە بەخواتان ئەسپێر و ماڵی هەموو لایەکتانەوەدان بێت دەستان خۆش بێت.